وردەکاریەکانی یەکەمین کۆبوونەوەی لیژنەی باڵایی سەربازی عێراق خۆپەیمانان بە سەرپەرشتی ئەمریکا ئاشکرا کرا. ئەمڕۆ یەکشەممە 27 کانونی دووەمی 2024 ئەلینا ڕۆمانۆڤسکی باڵیۆزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق وردەکاری یەکەم کۆبوونەوەی لیژنەی باڵای سەربازیەوە بەشی نێوان هەردوو وڵاتی ئاشکرا کرد. ڕۆمانۆڤسکی لە تویتێکدا لە ماڵپەڕی X ڕایگەیاند یەکەم کۆبوونەوەی لیژنەی باڵای سەربازی ئەمریکا و عێراق سەرکەوتوو بوو. ئاماژەی بەوەش کرد لە ڕێگەی پرۆسەی لیژنەی باڵای سەربازیەوە ئەمریکا و عێراق باس لە چۆنێتی گواستنەوەی ئەرکی هێزی هاوبەشی هاوپەیمانیی دژی داعش دەکەن بۆ هاوبەشێک یەمنی دوو قۆڵی لە نێوان ئەمریکا و عێراقدا. ئەمڕۆژ نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند با سەرپەرشتی فەرماندەیگشتی هێزە چەکدارەکان محەممەد شیع سوودانی کارەکانی لیژنەی باڵای سەربازیە و باش لە نێوانەی عێراق و هاوپەیمانانی نێودەوڵەتی با سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە چووە. ئەمەش لە پێناو پێداچوونەوە بە ئەرکی هاوپەیمانیی نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی داعش. کۆبوونەوەی لیژنەکەش لەسەر هەڵسەنگاندنی سێ ئاست بەڕێوە چوو. ئەوانیش ئاستی مەترسیەکانی داعش و پێداویستیەکانی ئۆپەراسیۆنەکان و بەرزکردنەوەی توانایە زامنیەکانی عێراقن. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە شارەزایانی سەربازی بەرپرسیارەتی تەواوکردنی ئەرکی سەربازی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە هاوبەشی لەگەڵ هێزامنی و سەربازەکانی عێراق هەڵدەگرن. ئەما لە کاتێکدا یا بەشێک لە چاودێرانی بارودۆخی سیاسی و ئەمنی عێراق پێیان وایە دەکرێت دەرکی هاوپەیمانان پێداچوونەوەی بۆ بکرێت یان کۆتایی پێبێنرێت. بەڵام ئەگەری کشانەوەی هێزی سەربازی ئەمریکا لە ئارادا نییە. بۆیش لە ڕاگەیاندراوەکەدا دەڵێت ئەرکی هاوپەیمانان دەگوازرێتەوە بۆ پچەوکردنی پەیوەندی سەربازی دووقۆڵی لە نێوان ئەمریکا و عێراقدا. لالایەکی دیکەوە بە گوتەی شارەزایانی سیاسی سەرکردەکانی عێراق خۆیان باش دەزانن ئەگەر ئەمریکا بکشێتەوە و عێراق لە ڕووی ئەمنی و ئابووریەوە بە تەواوەتی دادەڕمێت. جگە لەوەش ئەمریکا بە توندترین شێوە بەرپرسانی بەغدای ئاگادار کردوێتەوە کە کۆنتڕۆڵ هێزە میلیشیاکانی عێراق بکەن و لاگەری بەردەوامی هێرشکردنە سەربنکە و بارگاکانی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان بە توندترین شێوە وەڵامیان دەبێت. ئەمەش مانایەوەی ئەمریکا تا ئاستێک دەتوانێت تەحمولی هێرشی گروپا میلیشیاکان بکات و گەر ناچار بکرێت وەڵامێکی چاوەڕوان نەکراوی دەبێت.